پەیام لە سندوقی ڕەشدا وردەکاری ڕاکێشانی بۆری غاز لە کۆرمۆرەوە بۆ وێستگەی کارەبای تازە لە کەرکووک ئاشکرا دەکات. کێڵگەی غازی کۆرمۆر دەکەوێتە سنووری ناحیە قادرکەرەم لە قەزای چەمچەماڵ. لە سەردەمی بەعزدا وەبەرهێنان لە 8 بیری کێڵگەکەدا کراوە و دوای ساڵی 2003 کەوتووەتە ژێر کۆنتڕۆڵی یەکێتی. لە ساڵی 2007 حکوومەتی هەرێم و کۆمپانیای دانەغازی ئیماراتی ڕێکەوتنێکیان بۆ پەرەپێدانی غاز لە کێڵگەکەدا واژۆ کرد. چەند ساڵێک دەسەڵاتدارانی هەرێم ڕێگریان لە داناغاز کرد، بەو هۆیەوە لە دادگای لەندەن زیاتر لە 2 ملیارد دۆلاریان بە کۆمپانیاکە دۆڕاند. لە ئێستادا وەبەرهێنانی غاز لە کێڵگەکەدا 500 ملیۆن پێسێجا غازی سروشتیە و پێشبینی دەکرێت تا مانگی ئایاری ساڵی داهاتوو بۆ 750 ملیۆن پێسێجا بەرز ببێتەوە. ڕاکێشانی بۆری غاز لە کۆرمۆرەوە بۆ وێستگەی کارەبای تازە لە کەرکووک. لە سەردەمی بەعزدا بۆری غازی کۆرمۆر کێڵگەی جمبور لە کەرکووک دروست کراوە کە درێژیەکەی 15 کیلۆمەتر دەبێت و تیرەی بۆریەکەش 16 ئینجە. پێش ڕاگررتنی نەوتی هەرێم لە ڕێگەی بۆریەکەوە کۆندێنسنتی کێڵگەی غازی کۆرمۆر ڕەوانەی هێڵی کەرکووک خوڕمەڵە دەکرا و بۆ بەرزکردنەوەی کوالێتی تێکەڵ بە نەوتی هەرێم دەکرا. لە ئێستاشدا وەزارەتی نەوتی عێراق لە هەوڵدایە بۆریەکە بۆ گواستنەوەی غاز بۆ وێستگەی کارەبای تازە لە کەرکووک بەکار بهێنێت. بۆ مەبەستەش لە کێڵگەی جمبور بۆ وێستگەی کارەبای تازە هێڵی بۆری نوێی ڕاکێشاوە. لەمبارەیەوە وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند بۆریەکیان بۆ گواستنەوەی غازی وشک لە کێڵگەی کۆرمۆرەوە بە 2 قۆناغ و بە درێژایی 1 کیلۆمەتر ڕاکێشاوە. وەزارەتی نەوتی عێراق ئاماژەی بەوەش داوە بۆریەکە توانای هەیە ڕۆژانە 100 ملیۆن پێسێجا غاز بۆ وێستگەی کارەبای تازە لە کەرکووک بگوازێتەوە بۆ ئەوەی بەرهەمهێنانی کارەبا زیاد بکات. بەپێی زانیاریەکانی پەیام ئەو بۆریەی وەزارەتی نەوتی عێراق دروستی کردووە لە کێڵگەی جمبور بۆ وێستگەی کارەبای تازەیە لە کەرکووک و هێڵی بۆری کۆرمۆر بۆ کێڵگەی جمبور کۆنە و لە سەردەمی بەعز دروست کراوە. بە گوێرەی زانیاریەکان وەزارەتی نەوتی عێراق لە خۆیەوە بۆریە نوێیەکەی دروست نەکردووە و دەیەوێت بەشێک لە غازی کۆرمۆر بۆ کەرکووک بگوازێتەوە. وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم هەڵوێستی خۆی ڕاگەیاند. وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم لە ڕوونکردنەوەیەکدا ئاماژەی بەوە داوە تا ئێستا بڕی غازی پێویست بۆ وێستگەکانی بەرهەمهێنانی کارەبا لە هەرێم دابین نەکراوە. سامانە سروشتیەکانی هەرێم ئەوەش دەخاتە ڕوو بەپێی گرێبەست لەگەڵ کۆمپانیای داناغاز بە هیچ شێوەیە کۆمپانیاکە بۆی نییە بەبێ ڕەزامەندی هەرێم غاز لە کێڵگەکانی هەرێمەوە بۆ هیچ شوێنێکی دیکە بگوازێتەوە. لەسەر گرێبەستی کڕینی غاز لە کۆرمۆر لە دادگای فیدراڵی سکاڵا لەسەر حکوومەتی عێراق تۆمار کراوە. لە مانگی تەمووزی ئەمساڵ ئەنجومەنی وەزیرانی عێراق بە بڕیارێک دەسەڵاتی دایە وەزارەتی نەوتی عێراق بۆ کڕینی غاز لە کۆمپانیای هیلالی ئیماراتی کە یەکێکە لە هاوبەشەکانی کۆمپانیای دانەغاز لە کێڵگەی غازی کۆرمۆر. لەسەر بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران عودەی عەوادی پەرلەمانتاری عێراق لە دادگای فیدراڵی سکاڵای لەسەر سەرۆک وەزیرانی عێراق و وەزیرانی نەوت و دارایی تۆمار کردووە و داوا دەکات بڕیارەکە هەڵبوەشێتەوە. ئەو پەرلەمانتارە لە سکاڵاکەیدا دەڵێت ئەم بڕیارە بەدەرە لە ئەمڕازەکانی گرێبەست کە لە مادەی 3 ڕێنماییەکانی جێبەجێکردنی گرێبەستە حکوومیەکان ژمارە 2 ساڵی 2014 داهاتووە.
کارەبایی هەرێم و غازی کۆرمۆر. لە ئێستادا ڕۆژانە 500 ملیۆن پێسێجا غاز لە کۆرمۆر بەرهەم دەهێنرێت. ئەم بڕە بەکاردێت بۆ بەرهەمێنانی نزیکەی 3000 مێگاوات کارەبا لە هەرێم. بەپێی خەمڵاندنەکان هەرێمی کوردستان بۆ ئەوەی کارەباکەی ببێتە 24 سەعاتی پێویستی بە زیاتر لە 1 ملیار پێسێجا غازی سروشتی هەیە و ئەو بڕی ئێستا بەشی کەمتر لە 150 کارەبایی هەرێم دەکات.